دەم باش تەماشەوانین هێژا هەرچەکانی سوپای عێراق و کاردانەوەکانی سەرکردایەتی سیاسی کورد ناونیشانی تەوەری ئەمڕۆ بەرنامەیەوە بەرنامەیەکی خەڵکێ بەڵێ وەکو تێگوتن وەکو تێزانین بینەرێن هێژات نەهەدا لە عێراقی بێگشتی و لە هەرێما کوردستانی بتایبەتی لە دەڤەرین بە قەتاندین هەرێما کوردستانê ڕەوشێکی ئاورتە دەرباز دەبێت ڕەوشە ڕۆژ دەم بوو دەم گاف بوو گاف ئاڵوسەر دەبێت لە vê deverê daxuyaniyên cuda tênedan di çapemeniyeşda darbaz dibin. Ji wana ji aliyê berpirsên bilindên Kurdan ve û yên Iraqê ji ve bêguman daxuyanîn herîn gerim niha jî li serzarê berpirsên serbazî darbaz dibin. Berpirsên serbazî hem li astê Herêma Kurdistanê hem li astê hikûmeta Iraqê. Di nihayî de li havîngeha pîrmam Celat Talabên Serokkomarê Iraqê wekî Sekreterê Giştî Yekîtiya Niştimaniya Kurdistanê û Mesûd Barzanî serokê Herêma Kurdistanê û serokê Partiya Demokrata Kurdistanê di civînê de ne. Bêguman beriya bihîne di nava barnameyê jî de me ew civîn şupand ka gelo encamên civînê belaxa dawiyê civînê de çi be. Lê ez barim hîna jî ki civîn berdewam dike. û civîn jî taybet li ser rewşan haya ku Iraqê de derbas dibe. Bêguman Nurî Malikî jî wekû ku fermandê ku cebariyawar emîndarî giştî wezaretî pêşmergeha hikûmeta Herêmê Kurdistan ragiyandiwe ke Nurî Malikî Serêkwezîranê Iraq sercem hêza çekdarekan xisûta ew perî amedebaşiya we. Aşilêke pilê înzariyan bû pilê cîm berz kirawetewe ke berztirîn pilê înzarî serbazî ye li Iraqda. Bêguman hêzî pêşmergeş li amadebaşî de ye. Li êsta da ke hîç asûyek niye bû çûniyetî çareserkirdin hîç navbijêwaniyek nebîne kat bû kat lê dwane tundekan ziyatır ebê betêbetî li layan berpirsa serbazyekan ew em care li serzarî berpirsa serbazyekan hem li ser Asya Herêmî Kurdistan û hem ser astê Iraq bêguman bêjgela weş ew serkirdaneyî an ku ew endamaneke li dewletî yasa û Nurî Malikî şewa nizîkên lêdwanî ciyawazî tund hedin wekû İzzet Şabender yekek li kesên nizîkekanî Nurî Malikî ke bas li waka ke ew kat beser çûye ke Kurd heta basiya weşeka ke ewan pêwîstiyan bi we nema ka hawapîmanetî lêgel Herêmî Kurdistaniyan hebe. Êsta ji xizmetî serincî êwe dame li ser em tewere be stikaya be li ser tewereke serincî êwe bibînîn. Arasta çemçemalêkên peywendî fermû. Em kato baş kagekacan. Hemû katekît. Destxoşî tewereke lêkim berastî tewerê jî ciwan e. Spas fermû. Wala kagekar bi nisbet tewereketewe berastî هەڵوێستی ینی سەرکردەکانی کورد ئەم جارە زۆر هەڵوێستێکی جوان بوو لە هەر لە هەڵوێستی بەرزانی و تا تاالبانی و تا بگرە هەموو ئەندام سەرکردایەتەکانی حزبە باڵاکانی کوردستان بەتایبەت لەو کاتانەی کە هەڕەشەکانی فەرماندەیی دووسە بۆ سەر بارەگا حزبەکانی دووسخورمات و ناوچەکە ناکۆکەکان کاتێک کە پێشمەرگیان کردە ئینزارەوە هەموو پێشمەرگە چوو ڕوبەڕووبیان بۆستێ بەڕاستی اینجا ئەو کات ئەو ویستی ینی سەردانەوێنێ و بێکۆبوونەوە لەگەڵ هێزی پێشمەرگە و بەرپرسە باڵەکانی حکوومەت و حزبی بکات ئەگەر بێت و هەموو کاتێکیش ئەوانە هەڕەشانە بکەن بۆ سەر هەرێمی کوردستان و حکوومەت و سەرکردە باڵاکانی کوردی خۆمان ئەگەر هەڵوێستیان هەبێ و کاردانەوە بەرامبەریان بکەن بێگومان ئەوانیش ناتوانن بەڵام ئەگەر ئەوان هەڕەشەمان لێ بکەن و ئێمە بێدەنگین بەڕاستی ئەوانی زیاتر هەڕەشەکان ترە بێ و بگرە ڕەنگە شتی تریشی لێ بکەوێتەوە زۆر سپاس. بەڵێ سپاس ئەرشەت لە سوڕانەوە فەرموو. کاک ئەرشەد فەرموو. السلام عليكم. عليكم السلام. ئەو کاتت باش کاکە. هەموو کاتێکیت فەرموو. کاکە من دیارە وەکو پێشمەرگە قسەکەم. بەڵێ. ئێستا ئەمە لە ئامەتی ئامادەباشی و لە ئامەتی ئینزار و ئەمانەیە زۆر زۆر گلەی ناڕزایی شەرم ناکات پێشمەرگە بە خۆبە و ناوە قورسەوی بەو گرانی بە هزاری هێخێتە ئامەتی ئامادەباشی یعنی لۆتی ئەمە لە ئامەتی ئامادەباشی لۆتی لە ئامەتی ئامادەباشی من لۆ ئەو کوردستانەی کە هەموو سەرکردن کاک ئەرشەد تو پێشمەرگەیت بە هەدەرە بن لۆ خۆیانە بن ئەم نەخێ خاوەنی هزاری ما عملت كردستان لو من فيها 17000 بحر نبي خلاص براوه او كردستان باقي الشيء او بالكردستان هذيك نفس الشيء بله بله شوفي تركيا دي حركه دي بعد بخير بي بعد حتى زور زور يعني لا بەڵێ کاک ئەرشاد ببرە ئەگەر جابێ منیش بدەیتەوە منیش پرسیارێکم لێرەیە ئایا کەس تعدا لە تو کردووە کەس دۆری لە تو کردووە بووبی بە پێشمەرگە؟
کەواتە کە بوو بە پێشمەرگە کاک ئەرشاد ببوورە ئەرکی پێشمەرگە ئەزانی چییە؟ ئەرکی پێشمەرگە کە لە چارچوەی ناوی پێشمەرگە دیارە ئەرکی پێشمەرگە کە چەکی بەملەوەیە ئەرکی چیە ئەزانی ئەرکی چییە؟ ئەرکیشی بڵێ ئەرکیشی پاراستنی نیشتیمانەکەیەتی کەواتە توالێ ئەگەر بێن تا ئێرەش ئەگەر بێن تا ئێرەش ئەمە بەتەنیا ئەو بەرپرسانە ناگرێتەوە هەموو کوردستان بێگومان وەکو توالەی ئەکەونە ژێر مەترسیەوە ئەزانی لەڵێن بادێن ئەوە دیارە ئازانە بەدەنی پێشمەرگەیدایە لەبەر هەندێک ئەگەنا پێشمەرگەی کە یەکەم زارە بیتە پێشمەرگا دەبی دەمانای خۆی بگاتیا پێشمەرگا زۆر بەداخەوە بەڵێ کاگەر عراقی کە بێتە کوردستانی وەرزەی کوردستانی زۆر زۆر باشتر دەبی کاکا بەڵێ سوپاس بسەرنجی تۆ حەمید لە هەولێرەوە فەرموو کای حەمید کاک حەمید دیارە حەمید لەسەر هێڵنەماوە بەڵێژان دنهادا ڕەوشە لە عێراق ئاڵوزە بێگومان گەلەی جارانژێک هەند پێشمەرگە پەیوەندیەتیان دەبێژن مەعاشی مەکێمە ئان ڕەوشەکە وسەمەیەش بە هەندێ ئەم نەمستەعدین و گەلێک جاران وەکو کاکەرشە سووران دەبێژای کرد ئەم بێت حتا دراوشێکە نەخواستیدا جێیشە عێراق بێت جارەکە لەسەر لەوێ دەبێژی کەمیە کۆنتڕۆلگە ئەس نەمستەعدم کەواتە ئەرکێ پێشمەرگە چییە؟ ئایا بوو کەس هەر کەسێک بیا پێشمەرگە بوو بیە پێشمەرگە ناوێ پێشمەرگە و ئەرکێ پێشمەرگە و کاری پێشمەرگە چییە؟ ئایا دنهای هەرێمە کوردستانیدا زۆری کەسێتی دەکردن و بیتە پێشمەرگانە؟ ئایا دراوشەکە نهادا کو کوردستان وەکو تێگوتن دراوشێکی خەتەردایە دنهادا ئارتشە عێراقی هەموو حالەتە ئینزارە قسوادایە؟ ئایا دنهادا پێویستە هەستی پێشمەرگە ئیرادا پێشمەرگە و ڕێیا پێشمەرگە یا خەڵکی کوردستانی دیچە ئاز دەبیت ئایا بە تهدیدن بۆ سەر شخصێکی بۆ سەر حزبێکی بۆ سەر لایەنێکی ئانە بە تهدیدە بۆ سەر تەڤایە دەستکەوتن کوردان لە باشووری کوردستانی گەلو مام قادر لە هەولێرەوە فەرموو مام قادر سەر چاوم بەڵێ مام قادر شەبەکە لەوانەیە لە لای تۆ تەواو نەبێ دەنگی تۆ باش نایێتە ئێمە بەرحال سوپاس بەڵێ هاوکار لە هەولێرەوە کاک هاوکار فەرموو ئەبکاتت باش کار دام باش کەرم کە ئەمەتی پێشمەرگێت کوردستانێ بەڵێ ئەم هەمت ئامادە باشی داینە بەڵێ خاک و نیشتیمانی ئامادەینە خوب دەینە کوشتن بەڵێ بە چیوەدارم ئەو کوڕۆت مەنسوولە ئەبێت مونیکات زامڕەشە سەری خەلکی کەەوە ناوش بێنە ڕێزە پێشەوە زەبەل حەمرین زۆر سوپاسە بەڕامیتت کەم دەست خۆش بەڵێ سوپاس بۆ سەرنجاتەژی بەڵێ ژان وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە ئەوان لەبەرەوە جوڵیان بەهێز کردووە لەبەرەوە لەلایەن ئارتشی عێراقەوە فەرمان کراوە کە هێزی پێشمەرگە لە ناوچە جێنۆکۆکیەکان بە تایبەتی ئەو کێشەی کە لە دووسخۆرماتۆ توتارەوە پێشمەرگە چەک بکرێت بەڵێ جاف لە سەی سایقەوە کاک جا فەرموو یاوارەتان باشتر من دەستخۆشی لە سەرکردایەتی کورد دەکەم هیوادارم تونتریش بێ بەرامبەر عاتیکی و ئەو کەسانەی کە چاویان بڕیوەتە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان خۆزگە وا بواە ساڵی 2008 وەکو ئێستا ئاوا هابواە من گۆڕانم بەڵام دەستخۆشیان لێ یەکەم و ئامادەشم گیانی خۆم بەخکەم لە پێناوی کورد و کوردستانە و وەکەوە پێشمەرگانە بچمە بەرەکانی جەنگ بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش سەرتی بڵە چەمچەماڵەوە فەرموو ئەم کاتەوە باش برای بەڕێزم هەموو کاتێکێت دەستخۆشیە و سەوەرت لێ یەکەم سوپاس فەرموو پێشمەرگە طبعاً سەری هەموو میلەتی کوردی لە هەموو کات و ساتێکا بەرکردێتەوە پێشمەرگە قەندی لە گالایە زمناکۆیە پێشمەرگە پێویستە سەرکردایەتی کورد و حکوومەتەکەی بە هەموو شێوەیە خزمەتیان بکە و مراعاتیان بکە و ئیشەڵا لە دوای ئەم کێشە و تەشەنوجەی کە ئێستا ڕوویداوە حکوومەت و پەرلەمان و سەرکردایەتی کوردبار و گوزەران و ژیان و موچەکانیان چاکەکە پێشمەرگە بێرەکانیان بکرێ بە زێر و زیوێشتا هەرکەمە پارێزەری گەل و نیشتیمان و شەرافەت و کەرامەتی ئەم میلەتەن بەڵام برای بەڕێزم هەمومان ئیمشە و گوێمان لە مقابلەکەی ئەمیر زەیدی بوو لەگەڵ کەناڵی پەیامە چۆن بە شێوەیەکی بێئەدەبانە قسەی ئەکرد بەرامبەر بە کورد و بە مێژووی کورد و بە خەباتی کورد ئینشەڵا کورد بە گۆڕان و بە پارتی و بە هێزگردوو هەر هەمومان هەتا هەکاتە دەبەڵحەوین پێشمەرگەین پارێزەرین لە پێناوی کەرامەت و شەرەفی ئەو میلەتەیە جارێکی در بارک حاجی حونتە و عەلی مەجید و ئەمثالی ئەوان
پێ نایەنەوە ناو خاکی کوردستان و ئەوە خەیاڵە و ئەو خەوەشیان بەدی نایە ئینشاڵڵا کورد هەر یەک گردووە ئەبێ و لە یەک سەندەرا ئەبێ لە پێناوی ئامانجەکان و بەرژەوەندێ باڵەکانیان. بەڵێ سپاس سەرنجی تۆ شەوان لە دەوەکێ کای شەوان کەرەمکە. الو السلام عليكم چاوانم باشن عەلەیکم ئەسەلام سپاس. بجماعة پێشمەرگەکەم لە دۆکێ بەڵێ ئەزیاتیم دلێ خۆ نەکەس تعدایل مگیری ئەزیاتیم شەرەفە کورد پارێزم بەڵێ بەڕەوانی شاخۆ بکەن و ئەمامی کەک بۆ دلێ خۆی دۆتی نە تعدایەتۆت نێت واجبۆتە. بەڵێ بڵێ سپاس بۆ سەرنجا تەژیک ئازاد لە شاری سلێمانی کاک ئازاد فەرموو. کاکە کار ئەوزەمەتە باش. کاک ئازاد دەم باشتر کەرەمکە ئازاد دووسکی بەلێ بەلێ کاکە کار. کەرەمکە. زۆر سپاس کاکە کار دیتنامێن حکوومەتە عێراقی دبن بەندە هەفتەیە نەتەوێنێ گرتی بمینێ باشترە و خەتێ 36 نەتەوێنێ گرتی بێتە تەفعیلکردن مینا بەرێک و حتا 2003 ما بوو چکینەها حکوومەتە عێراقی وەکی دیارە شاشیت بەرێک جاردم دووبارە دکە دیتنا من حل الدربة عراقية كنا تبين قلتي بربسش باراستنا صيشو دناجد أزبارم لبن بندا حفظ مايا كيك أزاتونية بله كاكا كارديارة بتمامين هاتي هدرشون ديتنا من بيتا تفعيل كرن كو اگر حكومة عراقية قف لهر بارچكي بكا كو ايرو هريما كردستاني الصبا كويتا جاردن ديتا دوبارة كرن چكي اوه همين شاشيت برنا تينا دوبارة كرن دیدم من بنرین آمجی اول کو حل الدرب هل نتوینه گرتیه عراق دبن بنده هفته بمینه تو خط 36 ارجال بن حمرینه ذا اگر بکارن سرکردن کرد او خط 36 بيتت بن حمرینه ذا دیدم من باشتره. بله بله كاك أزاز سبب سرنجات جي أحمد لك فري أو فرمو. كاك أحمد. بله زواج باس ببرنامجات. سپاس بۆ خۆی بوو بەڕاستی ئەوە خەمخۆری ملەتن بەڕاستی یعنم بە خەڵک بیر و ڕاکانی خۆی بە ئازادانە ئەڵێ هێزی پێشمەرگە زۆر بە بیر و باوەڕوە دوێشەوە بەبەرە و بارانەوە هەر هەمویان لە سەنگەرە ئەبێ ئەو کەسانەی وا هەنێ قسە ئەکەن وا ناتوانن دەستخۆشی لەو پێبرا پێشمەرگانە بکەن بەم سەرما بارانە چەند ڕۆژێکە گەرمیانی کردێت و هاونە بەر باران و سەرماوە لای خۆی هاوکاریان بکەن داعمیان بکەن هەندێک کەس دڵی پێشمەرگەکان سارد نکاتەوە بەڕاستی بەڕاستی بە بیر و باوەڕ و ئەو هەموو پێشمەرگە هاوە بەرەو بارانەوە ها لە خێمەیەکە هەتا بەیانی سەرمایانە بێ هەر هەمویان بەداخن بەس تۆڵە بکەنەوە تۆڵەی 88 لێ بکەنەوە زۆر سپاسانەکەم. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڵەندتە لە هەولێرەوە فەرموو. کاک بەڵەند فەرموو. ئەلو چۆنی باشی برام. زۆر سپاس. کاتت باش. هەموو کاتێکت فەرموو. برام بە زەحمەت. بەڵێ. وەڵی برام منوری مالیکی بێ خۆمان تەقەی بۆ بکەین. چونکە ئەمانەیەکیان بۆ کورد نەکردووە تاکو چەکی بۆ هەڵگریت. وەسفەتان کەسێکیش ئامادەی چەکی بۆ هەڵگرێت. پێت وایە چەک تو بوو کەسێک شخصێکە لە گریان ئەمە چەکێکە لە پێناو پاراستنی دەستکەوتەکانی کورد و لە پێناو پاراستنی هەرێمی کوردستان لە پێنا ئەوە کە جارێکی دیکە حکمێکی دیکە بە زۆری لەسەر تۆ نەسەپێنەرێکە نایە لێ بە کوردی قسە بکە هەموو شتەکانی تۆ پێچەوانە بکرێت لە ئێستادا ئەم پێت وایە پێچەوانە بێمە پێچەوانە نابێتەوە ئەوە ئەگەر چونکە هەرچەندێکیش مقاومە بکەیت بۆ ئەم بۆ دوو کەسە بێت بۆ دوو بنەماڵە ئەبێت بۆ کەسی نابێت پێشمەرگە چی بۆ کراوە تا چەک بۆ ئەمانە هەڵگرێ مەعاشی 300,000 معاشی لە 300,000 چی بکە خۆیان کوڕە مەسوولێک دێتە حەمرینەوە چەکە بە چەکی بۆ هەڵگرێ ئەگەر نوری مالیکی بێتە هەولێرەوە سەدان کەس سەدا پێشمەرگە ئامادەی بڕاتە پاڵی و هیواداریشی بێت ئینشەڵاش دێت چونکە ئەمانە هەر بۆ ڕووخاندن باشن. بەڵێ کاکی بەڵند بێگوم ئەماش سەرنجی خۆتە سەرنجی تۆیە توش ئازادی چون سەرنجی خۆ نیشامدایی سەردار لە شاری سلێمانی کای سەردار فەرموو. کاکاکاری بەڕێز باشتر بۆ تۆ خۆشی بەرنامەکەت لێ یەکەم سپاس. کاکاکاری بەڕێز من داوا لە هەموو هێزی پێشمەرگاکەم ئەوە نەڵێ من پاتیم ئەوە یەکێتیەوە بە هەر هەمومان بەرەنگاری ئەم دوژمنە ببینەوە چونکە کە هاتە ناو کەرکوو کە هاتە ناو شارە داڕاوانەکان ناڵێ ئەوە پاتی ئەوە یەکێتی ئەبێ ئێمە هەمومان بە یەک دەست بە یەک هەڵوەچینە پێشەوە نێڵین ئەم کابرایەت قسەکەی سەر بگرێ دا داوا لە حکوومەتی هەرێم و لە پەرلەمانەکەم دوای ئەوە کە ئیشەڵا ئێمە سەرکەوتین بە سەریانە ئەولیاتی باش بیا بە هێزی پێشمەرگە و
بیل لە هینەکانیان کاتەوە لە موتۆشتیان کاتەوە دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم. بەڵێ سپاس چیا لە هەولێرەوە فەرموو. ئەلوم کاتە باتوانێت کاکی کار زۆر سپاس بەڕێزی فەرموو. کاک کار سەبارەت بە سەبارەت بە دیجلەوە کە هاتون بۆ شاری کە برێ ئەو سمێ ڕەشیان و شەیتانە کە ویستیتەوە دووبارە کوردستان ئەنفال بکاتەوە بەڵام من دەستخۆشی لە هەموو پێشمەرگانی شاری کوردستان دەکەم هیوادارم هەردەم لە پێناو نیشتیمانەکەی خۆیان تەنها لەبەر پارەی موچەی خۆیان نەبێت کەوا بڵێت ئێمە با تورکیا بێ داگیری بکات یان بەغدا بێ داگیری بکات تۆ تەنها شاری خۆت مڵکی خۆت بپارێزە وەک تۆ میرەتی بەناوبانجی بابان وەکی میر ئەحمەد خان دەڵێت ئەگەر کورد لە ناو خۆی کوتوبایە هەردەم کورسەکەوتو دەبوو هیچ وڵاتێک دەرەقەتی کورد نەداتن بەس هیوادارم کاکەگەر من وەکو گۆڕانێک هەردەم لای گۆڕان بووین بەڵام لە ئێستاوە تۆ ئەگەر لایەنە چاکی حکومت بڵێن لایەنە خراپەکەی لا بدەیت یەک کەسێک کە پارێزگاری لە کوردەکە ئەوی سەرۆک مەستەفا بارزانیەکە لە وتارەکەی نەورۆزدا کە ئاماژەی بەڵێ ڕەزا لە قەزای سۆرانەوە فەرموو. ئەلو ئەو کاتتان باش دام باش کاک ڕازە کەرم کە بەڵێ بەنسبەت ئەم بارودۆخێکی ئێستان عێراق و کوردستانی تێکەوتووە بەڵێ کە دەمەوێت باسی لێ بکەم هەڕەشەکانی مالکی و ئەمسالی مالکی وا لە کورد ناکرێت کە کورد بێهێز ببیتن بەڵێ ئێمە بە هەموو شێوەیەک وەکو پێشمەرگە وەکو هەر تاکێک ئامادەین بە ڕۆحی گیان خۆمان فیدای خاک و نیشتمانی خۆمان بکەین کە کوردستانە بەڵێ پێشم وایە بەرژەوەندی گشتی زۆر گرنگتر لە بەرژەوەندی تایبەتی کە چەند براترێک باسی ئەویان نەکرد کە موچە پێشمەرگە هاتین کەمە ئەو شتانە عەلی شتێکی جوانیە لە ظروفێکی ئەووادا ئێمە باسی پارە پوڵ و چکە ئەوەی بۆ پارە پوڵ تاقی بکە پێم وایە لەوانەیە خۆشی بفرۆشێتن. بەڵێ سپاس بۆ سەرنجاتەجی هەڤاڵ لە شاری سلێمانیا کاک هەڤاڵ فەرموو. چاکە دەستخۆشی بەردامەکە لێ دەکەم. سپاس و بەڕێزت. دەربارەی تەوەرەکەت کە گرژیەکانی بینی عێراق و هەرێم کاردانەوەکانی مەسەڵەن کورد من هاوڵاتیەکم بێ لە مەتە ئێستا لە سلێمانیدا دەنیشم بەڵام لەبەر موقیفەکانی کاک مەسعودی هەتا ئێستاانی بێ لە ئێستا هیچ ناتوانم بێ لە کە موقیفەکی زۆر کوردانەی نیشاندا دەربارەی ئەو بەڕێزەکە پێش ئێستا پەیوەندی بەرێ هیچ زۆر نەکرا من هیچ کە بە جواب نایان هیچ موقیفم نابێت ئەو برادرانە نازانم یعنی قسانە دەکەن مەسەلەکە کورد و عەرەبە یان مەسەلەکە مەسەلەی مالیکی و لەبێر کوردە یعنی ئەو بەڕێزانەکە زۆر بەوجە ماوە پێش ئێستا ئێوەش کە ڕاگەاندن شتەکان وەکی خۆی بڵاو بکەن و بەرامبەر بە خەڵکی ماوە دوو شەو پێش ئێستا تەلەڤیزۆن یەک و دەرێ لەسەر سڕی بەفری بۆ شتانەکرایانی ڕاگەاندەکەن هاخۆ شتەکان وەکی خۆی بڵاو بکەن یا وەکو کوردەکە قسەی بکەن. بەڵێ کاکی هەڤاڵ ئێمە ئەوە ئەرکی ئێمە هێشتەکانەوە خۆی بەڵاو بکەینەوە بێگومان عەزەت شابەندەریەکی لە سەرکردەکانی بارێزانەیەکی لە سەرکردە باڵەکانی کە بە پیاوە ئەرکە قورسەکانی نووری مالکی ئەژمارەکرێ ئاڵێ ئەمە مەسەلەی کورد و عەرەبە مەسەلەی سونە و شیعە نیە ئەمە مەسەلەی کورد و عەرەبە باسی ئەوەشەکە کە باسی ڕەوشارێمی کوردستانیشەکە زۆر بێمنەتانەش باسی کوردەکە کە کورد بێگومان لە ڕابردووشە لە ئێستا هەرێمی کوردستان پەناگەیەکی سەرەکی بووە بۆ حەواندنی هەموو سەرکردە ئۆپۆزیسنەکانی عێراق و کوردیش هەردوو حەزبە کوردستانێکە سببی سەرەکی بوون کە نووری مالکی تا ئێستا بمێنێتەوە حتا یەکێکی لە پەرلەمانتەرانی ئەو پەیمانی کوردستانە لە 2004 پۆل بەرێمەر دژیەوە بوو کە حەزبی داعوەی نووری مالکی ببێتە ناو حەکم ناو سیستەمی سیاسی لە عێراق بەڵام سەرکردەکانی کورد پشتگیریان لێ کردووە ئایا ئەمە مەسەلەکە چی بوو ئایا نووری مالکی کەسێک بۆ ڕێز لە ڤاژوکان و ڕێکەوتنامەکانی خۆی لەگەر کورد نەگەێت ئان کورد وەکو بە شێوەیەکی جددی تەعاملیان نەکە بە شێوەیەکی تەندروست کە لە بەرژەوەندەکانی گەلی کووردا بێ. باوکی ئیبراهیم لە سەنگەسەر فەرموو. ئەو کاتت باش هەموو کاتێکت باشی برای بەڕێز زۆر سپاس فەرموو. دەستخۆشی لە هێزی پێشمەرگەکەم بەڵێ هەتا سەرف خان دیفاع لە جەنابی سەرۆکەکەین بەس ئەو برادەری لە هەولێر پەیوەندی پێوە کرد ئەوە هەر جاشە کوڕی جاشە ببورە باوکی ئیبراهیم پێمان باشە ڕەت فعلێکی سەری نەبێ ئەو سەرنجی خۆیە ئەو بێەوە هیچ قسەیەکی ناشرین بکات سەرنجی خۆی وت هیوادارم ئێوە سەرنجی خۆتان بڵێن بەڵام کوماڵی مستەڵەحەیە تکایە بەنەوترێ ئەوەت لە هەولێرەوە فەرموو. ئەم کاتە باش سەر چاوم کاتێکیان
ئینشاءڵڵا نابێتە شار ئینشاءڵڵا ناگاتەوە حەددا دڵنیات دەکەم چ ئەو خەڵکانێکی ئێستا بە توندی قسە دەکەن و دڵیان پڕە و دنیا کەم و کوڕی و نوقسانی کە دەبینین لە کوردستاندا هۆکارەکە ئێوە دڵنیات دەکەم ئەوانە خەڵکێکن دڵنیات دەکەم کە ئەگە بێتە شار خوا نەخواسا ئەوان لە ڕێزی پێشەوە دەبن بە پێشمەرگەشەوە بە خەڵکی ئاسایی خەڵکی کوردستان ئەگەر شەڕ دەکا شەڕ بۆ پارتی و یەکێتی و حیزبەکان ناکات دڵنیات دەکەم شەڕ دەبێت شەڕ لەسەر خاک و نیشتمان دەبێت و هەمووشمان ئامادە باش دەبین و ئەوە ڕوون و ئاشکرایە ئێستا کە ئێمە شەڕ بکەین و بکەوینە شەڕ باجی هەڵەکانی سیاسەتی سەرکردەکانی کورد ئێمە دەیدین بەڵام بەداخەوە ئەوە شە دەگەهات بە ناساری یەکەین بەڵام بەدەر لەوە کاکە باشتێک بڵین لێرەداین بەڕاستی هەمومان کەوتونیە گومان کە گومان لە چی تەماشا دەکەین سەرکردەکانی ئێمە چ عەسکەریتی سیاسی ئەوانەی کە لە بەغدان کە ئێستا نقالێ نەهاتەوە کو دکتۆر مەحموود عوسمان لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند یعنی بەڕاستی دەلالە لە چ دەجێنی ئەمانە کە دەنگ ناکەن و بێدەنگن هۆکارەکەی چییە بەڵام شتێکی هەیە لە گۆڕەدا کە خەڵک باز دەکا و نووری مالیکی لە زۆر شوێنی دیکە باسی کردوە دۆسیەی گەندەڵی فایلی ئەوانەی لە بۆیە ناوێرن نەگێ بکەن چونکی ئەگەر بێت ئێوە دەنکەن من فایلی و دۆسەی گەندەڵەکەتان کەشف دەکەم دەدرێن بە دادگا یارەوە هۆکارەکە ئێوانە کە لەبەر گەندەڵێکە و لەبەر فەسادەکەی خۆیان کە خەریکی کۆکردنەوەی پاران لە باغدا بۆیە بێدەنگی هەڵبژاژ و ئەگەر نا بۆ دەبێ ئەوان لێبن و بەسەرۆ دەرکانتەوە بە وەزیری دەرەوەتەوە بە حکومەتەوە جێگری مالیکیەوە بە وەزیری خارجی و بە دنیایەک پەرلەمانتار و وەزیرتەوە بێدەنگی یعنی چی یعنی تۆ بەڕاستی تۆ نازانم دەبێت بزانی ئەوانە بۆ بێدەنگن لێرە بڵێ دەنگ دەکرێت بڵێ لێرە سەرکردایەتی هەندێک بەڕاستی هەڵوێستی هەیە پێشمەرگە دەچێت هەمومان لەگەڵین هەمومان خۆ بە کوردە دەین لەسەر خاک و نیشتیماک نەبنە لە پێناو دیفاعکردن لە گەندەڵ و گەندەڵکاران شەڕکەین لە پێناو وان نایکەن لە پێناو خاک و نیشتیمان دەکەین و ئامادەشین هەتا دڵۆپی خوێنمان ئامادەی شەڕ بکەین بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش زێباری لە ئاکرێ فەرموو زێبارە لە ئاکرێ نە زێباری زێبار لە ئاکرێ تەرەفکە کای زێبار ئەس وەکو پێشمەرگەک لیوە 4 لە باوجاتێ سریا 4 بەڵێ ئەم لە سەدا میسڵات پێشمەرگەمە لێ ئەم هەموو گاوێن ئامادە بۆشێتەوە هەر گاوە سەربازان یان وەزیر پێشمەرگەوان هەر کەسێکە ئەمر مەکرد نه بواوی دەکەم پێشمەرگەن یان حتا بینی ڕەتبێ مەکێمە یان تشەکێ مەکێمە نا ڕەتبێمە الحەمدولله باشە ئەگە چنە لەدەر زڵمە سەدام الفەرمانیە ئەو ڕوونە مالکیەک نە شخصە کەس نەشێ دەستی خود درێژکەدە سەر هەرێمە کوردستانی لەبەر پێشمەرگەی و تایبەتی لەبەر سەرک بارزانی و دۆکمام جەلالە يعني هرجو وسرق بوزني عملت كات أنا بقول مستعدين حقين وسرق بوزني نعم الهندي يكون على صوت معاش مكي ما بكا كان دعوة معاش بكينا بكا معاش ما تشمرجني ولو بمعاش بس يعني تشمرجني حتى بيني معاش مكي ما تبغى دعوة الشكل يعني بقول ستار أو خود جين هكذا نبي ستار بلندية مستاجين نا كويك شخصا كي وكم مولكي دستي خود دريش كده سنة مكردستان يبدأ زيت أبرين هر كذا كي بناي لو مولكي. بله. أردلان لشاري سليماني فرمو. برزمو كاتد باش يوارتان باش. باشتر بوتو. زور صفات. سپارت با هێزی پێشمەرگەی خاکی کوردستان بەڕاستی شەرەفێکی گەورەیە کە دیفاع لە خاکی کوردستان بکەن بە ناو سەدابراوەکانیشەوە بەڵام لێرە گرفتێکەیە خۆزگەم ئەو کوڕە مەسئولانی کە لە ڕێگای سەیران و مەشروب خواردنەوە ئەوانە کۆچی دوای یەکەن بڕۆن لە پێشی جەبهەکە کۆچی دوای بکەن ئاخۆ چەند شیری نەبن دوایی پێشمەرگە بەڕاستی پێشمەرگە زۆر خەتی دێکراوە ئەوە تا ئێستا لەم کاتانەیە بۆیان دەرەکەوێت پێشمەرگە چەند بەقیمەتە یعنی بەڕاستی هەموو کوردێک ئەو کوردێک کە داغ لە دڵە بەڵام بۆ قەزێکی ئاوا مەبدەئیەن لە پێشی جەبهەکەیە بەڵام بەداخەوە بەرپرسان ناتوان ئەوڕێنەوە ناتوان ئەوڕێ من حەزەکەم کاتی ئەوکانی کەس نەگرم هیوادارم پێشمەرگە ئەو ڕیلێ بێتەوە و سەرکەوتوو بن زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ سەرنجی توش ئەوەت لە ڕانیاوە فەرموو. ئەو کاتت باش بەڕێزم. هەموو کاتێکت. دەستخۆشی لە هەموو کارمەندانی NRC دەکەم ببوونەی دانانی ئەم بەرنامەیە. بەڕاستی من هەندێک پێشنیارم هەیە. هەندێک خەڵک هەیە کە تەلەفۆن دەکا وشەی ناشرین دەڵێ وشەی ناشرین شتێکی جوان نییە. دومی هەر کەسە بیر و ڕای خۆی دەڵێ. من دەڵێم پێش ئەوەی هەر حیزبێک بین با ئێمە کورد بین با ئێمە کوردستانی بین چۆن عارەبەکان عارەبن و عێراقین با ئێمەش کورد و کوردستانی بین
خەڵک دڵی گەرمە بەڵام لە ڕۆژی ئەوادا کە نووری مالیکی و هێزی دیزلە و بەعسیەکان هجوم دەکەنە سەر کوردستان بەڕاستی هجوم ناکەنە سەر من کە من کەسێکم حیزبێکم لایەنگرێکم یاخود مستەفید نەبووم یاخود مستەفید بووم ئەوان تەڕ و ئیشت پێکەوە دەچێن وەکو ئەمفالەکان وەکو چمیابارانی هەڵەبجا وەکو حکوومەتی بەعز ئەوانە کەسێکن نەوەی بەعسن نەوەی بەعز نازانێت چێ مستەفید بۆ چێ لەگەڵ پارتی و چێ لەگەڵ یەکێتی و چێ لەگەڵ گۆڕانە من دەڵێم وەکو کوردێک وەکو کوردستانیەک دەڵێم بە قوربانی هەرچی پێشمەرگە هەیە بم کە ئێستا لە حەمرین و لە دووسقورمات و لە هەمووە داوا لە هەموو حیزبەکان دەکەم پێشەوەی هەر حیزبەک بن کورد بن کوردستانی بن بەڵێ کاکەوات بەڵێ کاکەوات زۆر سوپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان دوایەم ناوبەرە لە سەرمان تاوەر بەردەوامە بین دووبارە سەڵاف هێژان دگارە ئەو بەلاغە داویە یا جڤینایرۆ یا تاڵابانی بارزانانی ناوا چەپەمەنیەدا دەرباز دەبێ لەوێت و تەوەرێکی ئێکش تەوەرێن گوتوبێژنوان ji bilî peywendiyên wekû du hezib dibêjin gotûbêjkirîn Musabarat girijiya û dirûskirina ew girîjî û dirûskirîna navbera hikûmeta Herêma Kurdistanê hindek aliyên de saladar yên hikûmeta federalî hatin encamdan bi taybetî dirûskirina operasyonên dîcra û colepêkirina çandîkeyekîn artişa Iraqê bû deverên veqetandî ku ji bilî radkirinê bi bizaveke tekderan hata zanîn ji ber ku dijî berjandiyên belandên gelên Iraqê û de Sûriye herdemî û her wiha dijî peywendiyên derînê navbera gelê Kurd û Şîeyên Iraqê têzanîn lewra تاکیل ویاتێکردن و پێویستە هاوپەیمانی نیشتیمانی لە خەمی پاراستنی ئەم پەیوەندی و دووستایەتەدا بێت و ڕێگە نەداتەوە پەیوەندیە بکەوێتە قوربانی ویست و خواستی چەند کەسانێک و بە پێویستی زانرا کە هەموو بریارێکی پێویست بگرێنە بەر بۆ چارەسەرکردن لەوانەش گفتوگوکردن لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکانی پرۆسەی سیاسی لە عێراقدا مام قادر لە هەولێرەوە فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێز بریا بە بریایە خوای کایسەکەی قازی محەممەدی بمابە کە ناوی لە پێشمەرگە ناپێشمەرگە ئەو ڕۆبیدی بە ڕۆڵانی کورد دیفاع لە حەمرین دەکەن دیفاع لە کەرکووک دەکەن بریا ئەو بمابە وا دەستی ئەو خوشکەش ماز دەکەم خوشکە سیا لە هەولێرێ کە بەو بەکساتی خۆی کە چۆن دیفاعی لە پێشمەرگە دەکرد تێدەگەی سەڵاومەیە لە داک و بابی لە خۆشی ئەوە لە لایەکی داوا لە قیادەی کوردی دەکەم بەسا هەتاکەی نێنەرم بن بەڕێی من خۆم کەسنەوە لە حکوومەتەکەی مالیکی حتاکو یەک بەسەریا مابی لە بەغدایە بە سەرۆک کۆمارەوە سەرۆک کۆمار ئێستا کە حالیان وا لەگەڵ کاک مەسعودیە داوای لێ دەکەم تێدەگەی یەک بەسەری نێرن لە بەغدایە بێنەوە ئێرە کوو لە کاتی خۆی هەموو خۆیان پەتێک دەکرد دەسوونە ناوفردان شمەلا مستەفای بارزانی ئەو هەدەبی بێ خۆ پەتێککەن بێن تەنازل بکەن بزی کورد کوردستان پێشمەرگەش ناڕوسێ هەردەبیێ لۆخی سەرەف و کەرامەتی ئێمە بپارێزن لەگەڵ ڕێزم بەڵێ کای مام قادر سپاس پێوەند دەکات کاژین لە سوڕانەوە فەرموو ئەم کاتتان باش دەم باش کەرەمکە من سەرەتا دەمەوێت پەیامێک بە کاک مەسعود و مامدەلا ڕابگەێنم بەڵێ ئەوان کاتێک شەڕ و دیوالە گۆڕێنە هەموو دەستەکەوتەکانی کوردستان تەنها بۆ خۆیان و بنەماڵەکەیان بەڵام کابیتە شەڕ پێشمەرگە دەبێت بچیتە ڕێزی پێشەوە لە کاتی دیکەش پێشمەرگەم حاشی 500,000 دەستکەوتەکانی کوردستان هەمویان بۆ مەسعود بارزانی و مامدەلالن پێیان ئەڵێن باش ئەوان شازادەکانیان بنێرن بۆ بەرەی دەنگ ئەودا پێشمەرگە بنێرن من بەخۆمە کچێکی کورد ئامادەمە لە پێناو کوردستاندا ژیانی خۆم بەخەتکەم بەڵام بە ئەوانیش وەکو خەڵکی ئەم کوردستانە وەکو سەرکردەکانی کورد ئەوانیش خۆیان ئامادەکەن و لەگەڵ خەڵکی کوردستانەدا بن لە بەرامبەر دژمندا بەڵێ سپاس بەڕێزان ئێستا هەواڵێکی هاتووە لە ماڵپەری NRT TV.com-دا دەرباز بووە سەرچاوەیەکی باڵا ڕاگەیاند کە نووری مالکی سەرۆکی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیراندا ڕازیبوون لەسەر ناردنی پێشنیاری باریمی کوردستان سەبارەت ناوچە جێنەکوکیەکان هەروەها سەرچاوەکە بە شەفق نیوزی ڕاگەاندووە کە پێشنیارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕازیبوون لەسەر دەراوەکە دووسێ ئەمنی ناوچە جێنەکوکیەکان باوبەشەی لەگەڵ هەرێمی کوردستان بەڕێوە ببرێ سەرچاوەکە ماژە بەوەش کردووە کە مالکی ڕازی بووە لەسەر ئەو پێشنیارە دەربڕیوە بڕیاری داوەرە لە ڕێگای ڕۆژنووری شاوەیس جێگیریەوە ڕەوانی هەرێمی کوردستان بکات ئەحمەد لە سوورانەوە فەرموو ئەم کاتت باش دەم باش کاک ئەحمەد باشی بەڕێز زۆر سپاس ئەمەن پێشمەرگەی پارتیمە لە سۆران بەڵێ بەڵێ ئەوە
ئەوان سەرکردان لەسەر تەلەڤیزیۆنی بەتایبەت جەنابی کاک مەسعودی قسان دەکەن بۆ خەڵکی و ئەزان خەڵک ئافتاون و هیچ نازانی و ئەزان خەڵک ئاگای لە هیچ نییە بەخۆی شارێکی داگیر کردووە مەش معاشمان 300,000 دینارە بەڕێز کوڕەکانی لە ڤێلان دەژین کوڕەکانی لە ئەوروپای دەژین با کوڕی خۆی بێت بە شەڕی بۆ کوڕی خەڵکی بەکوژ دەدا بۆ کوڕی خوێنی خەڵکی لەوەی زیاتر دەڕێژی کاکاکار ئەی بەڕای تو چی بکرێت بەڕای تەوە چی بکرێت بەڕای من ئەزانی بەڕای من چی بکرێت کوڕی گچکەیە شمول ناکە کوڕی جەنابی سەرۆک بارزانی جەنەڕالە پڕی جەنەڕالی هەیە با کوڕەکەی خۆی با بە کوشتی بلا ئیمزا خەڵکی ڕەشوی بووە ئەمن معاشم 300,000 دینارە بەڵێ کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ سەرنجی تۆ بەرەزان ئەمە سەرنجی زۆر خەڵکە هیوادارن بەرپرسەکان وەکو خەڵکەڵێ کوڕە بەرپرسەکان زۆر باسی کوڕە بەرپرسەکانەکە هەمووی دەوڵەمەندن و ئەوڕۆپاوە هەموو هەیمەنەتیان هەیە ئەو هەموو پارە و سەیارە و vێلا و نازانم چی و چی ئەو هەموو پۆست و پلەیان هەیە خەڵکی جادەی کوردستانی سەرنجیان لەسەر ئەوەیە گلەی ئەوایکەن حتا کاک ئەحمەد و گەلێکی دیکەش لە بەرنامەی ئەمڕۆدا باسی ئەوایکەن کە ئەوە ئامادەنی نەخۆ پێناوکۆش بدەن دەبێت ئەوانیش لە ڕێزی پێشە بوون بۆ ئەو ڕەوشە هەیە لە کوردستانە ئایا فعلا ئەمە ڕەوشێکی هەیە کە لایەنە سیاسەکان بە تایبەتی باڵادەستەکان لە هەرێمی کوردستانە نەیانتوانیوە شارعی کوردستانی یەک بخەن لە چارچێوەی یەک گوتاری نیشتیمانی نەتەوەی هەوبەشدا لە پێناو پاراستنی بەرژەوەندی باڵەکانی ئەم گەلە یان پێچاوەنەوە بۆ خەڵک بەم شێوەیە قسەکە هیوادارین ئەم قسەی خەڵک و جادەی کوردستانی بۆ بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان گەیشت بێ کاروان لە سوورانەوە فەرموو کای کاروان فەرموو ئەلو ئەم کاتۆ باش هەموو کاتێکت فەرموو کای کاروان وەڵی من پێم وایە سەبارەتەوە قەیرانەکە ئێستا هەرێم و عێراق تێکەوتووە ئەمە دەستپێشخەرەکەی سەرۆک بارزانی بوو کە لە هەولێر حکوومەتەکەی مالکی تشکیل کردووە دروستی کرد ئێستا ژەوێ بەرهەمەکەی ئەخوات بەڵێ یعنی پێم وایە کە دەستپێشخەری کورد بۆ خەڵکی عێراق ینی بۆ دوژمنی چەند ساڵی کورد ئەوە ئەی بەڕای تۆ کورد چ بکە کای کاروان کورد چ بکە ئیبراهیم جعفەری بۆکو پێویستە بۆ نووری مالکی بۆکو پێویستە بۆ کە پێشتر زۆر وعدی داوە بە کورد کە مادەی 140 زۆر کێشی دیچە لەسەر بکەوە تەجروبەی کوردە لە بیستەکانی لە ساڵی 1920 کە عێراق دروست بۆ تا ئێستا لەگەل یەک بە یەک فەرمانڕەوەکانی عێراق هەر وعد ئەدەن و کە 10 ساڵاتیان پێگەیان بەهێز کرد جارێکی دیکە مخالفی وعدەکانێکە ئەی کورد چی بکە بەڕای تۆ ئەلتەرناتیڤ چێ وەکو هەوڵاتی کەریمی کوردستان بۆ سەرکردەکانی کورد بەشکەم تەئسیری هەبێ کورد پێم باشە تەجروبە لە ڕابردوو وەرگێت تا ئێستا کورد نەیتوانێت تەجروبە لە پێشە خۆی وەرگێت هەر هاکەزایی کارەکانی ئەکاتوە سەرکردەکان هاکەزایی ئەسنە پێشەوە یەک بەڵێ ساڵێکی تەواو دیعای ئەوە کرا کە دەستپێشخەریەکەی سەرۆک بارزانی لە هەولێر توانیوێت حکوومەتەکەی مالیک پێ نانزانی کە حکوومەتی مالکی لە دەستهەری خراپترا بەڵێ کای کاروان حەرەب لە هەر شوێنە بێ هەر دوژمنی عەرەبە لە هەر شوێنێک بێت ئێستا لە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکوور و باشووری ڕۆژ هێرش ئەکرێتە سەر هەرێمی کوردستان بەڵێ کای کاروان سپاس ئەگەر ئیجازەم دەی ئێستا جای ئەوە کات کە ئەڵێن دەبێت پەکەکە چەک دابنێت بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەڵێ کای کاروان دیارە کاتی زۆرمان بە تۆدا ببوورە خەڵکی زۆر لەسەر هێلی پەیوەندیە محەممەد لە چەمچەماڵاو فەرموو کاک محەممەد فەرموو کاک محەممەد گەرە لەسەر نەمەوە هێژیان دناوا چاپەمەنیەدا نوچەیەک دەرباز بێ بەحسێوەیەکی دیکە و لە جڤاتە وەزیران پێشنیارێک هاتیێکردن ji بۆکێک و ئەو دەڤێرێن و ناکوکی لەسەر هەیە بە هەفبەشی بە هەف پاری دنابەرە هەرێما کوردستانی حکوومەتە عێراقی بێنە پرێڤەبرن نووری مالکی ژیوەک و سەرک وەزیرێن عێراقی رازی بۆ ناخوا لەسەر نیشاندایە و نووری ڕۆژ نووری شەوەیس وەکوەیەکیش سەرکردێن پارتیا دموکراتە کوردستانی و نەها جێگیری سەرک وەزیرێن عێراقیە ڕاست پاردیە و vê پێشنیارە بگەیتە هەرێما کوردستانی بەڵێ يحيى مالجلا كان مرحبا سرچاو بله كرمك كاكا جان من يك پیش هر پیشمرگی من گلک ایدمه به هدیه كاك يحيى اگر تو تلفزيون خو كيم كي از دا باشتر گوداري ادب كم كرمك من باشا براسة الشاومة والله تلفزيون موضوع باشا كرمك برا دعوة من أوها كهرب
هەموو لایەک کوردا ببنە یەک دەنگ و یەک قسار بەرهەمبەری مالکی. بەڵێ زیاترێکی سەڵامی منانە بۆ هەنیا و بۆ پێشمەرگەی و زۆر سوپاس. بەڵێ سوپاس بۆ سەرنجاتەژی. محەممەد لە چەمچەماڵەوە ئەم کاتەوە باش بەڕێتم هەموو کاتێکێت ئەم کاتەوە باش بەڕێتم سەرچاوم هەموو کاتێکێت باش فەرموو. من ئامادەم بە هەموو شێوەیە دیفاع لە گەل و نیشتیمانەکەم کەم بە هەموو کەس و کارمەوە. بەڵێ هیوادارین هەموو هێزی پێشمەرگە یەک دەنگ بن بۆ بەڵێ کاکی محەممەد بۆ خاک و نیشتیمانەکەیان و بەرامبەر دوژمنەکانیان بۆستن. بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژی بەڕێزان پێکێکێ وتە بەردەفکێ پێکێکە ئەحمەد دەنیسک و بۆ ئێنارتیدا بۆ خۆیەکردن و ئەوژی بەرهەڤن وەکو گەریلایەن پێکێکی لە هەرجەیەکی وەکو ئەو دەبێژە و دەستکەتیان کوردان بکەون مەترسیە ئەو لە هەوارەوەی بچن و دەبێژەژی دەستکەتیان کوردان بوان هێلا سوورە و ئەو داخوازیشی دیکەن کوافڕەوشانهای لە هەرێما کوردستان هەیە دانباینا لە دەڤێرن جهێناکۆیکێ بێتە چارەسەرکردن و ئارتشە عێراقیژی ژێوێت توندیاخوا ڤێکێشە ڕەواز لە عەوال کاکی ڕەواز فەرموو. پیرۆزبایی بەرنامەکە و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس عەوال لە کام ناوچەی عەوال؟ سلێمانین بەکرەجۆ. بەڵێ فەرموو. باوکی ڕەواز سەروەر. بەڵێ بەڵێ. دەستخۆشی لە برا پێشمەرگەکانمانەکەین دەستخۆشی لە فەرماندەکانمانەکەین بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانەیە ئێمە هەر کەسە و لەسەر سفرەی خۆی لە ماڵەوە دانیشتووە لەبەر ژووری گەرما قساکە بەڕاستی من لەگەڵ ڕێزم بۆ ئەو برادرانەی کە نیگەرانن ڕاستە لە هەمونێکەم و کوڕی هەیە لە ئیدارەکان و لە دەساڵاتەکانە بەڵام بەڕاستی ئەگەر تێک بچێ من پێم وایە لە کوڕی مەسئول تێک ناچێت. کوڕی مەسئول بۆ خۆی ڤیزاکە لە جیرفانیەتی و ئەڕوات بەڕاستی لە هەمومان تێگەچێت لە فەقیر و ڕەشوڕوتەکە زیاتر تێگەچێت بۆیە نیگەران نەبن بەڕاستی هەنێک قسەی ڕق نەکەن بۆی پێشمەرگەکان نیگەران نەبن پێشمەرگە لەبەر قوڕ و سڵپاوە لەبەر بارانە لە حەمرین دیفاع لە شەرەف و کەرامەتی کوردەکە دەستخۆشیتان لە یەکەم ڕێزیشم بۆ ئەو برادرانەی کە تۆزێت تووڕەن هیوادارم لەم بەرنامەیەوە لەشی پێشمەرگە خاو نەکەنەوە. بەڵێ بەڵێ سپاس زیاتر لە کەڵک چی فەرموو؟ بەڵێ ئامادە فەرموو هەموو کاتێک کاک زیاد. چۆنی بەڕێز باشی؟ زۆر سپاس فەرموو. لەم دەستخۆشی لەو بەرنامەیە دەکەم بەڕاستی ئەو بەرنامەیە گەلێک جار حەزم دەکرد پەیوەندی بکەم ئەنی پەیوەندی ناتەوە. خۆشحاڵی فەرموو. ڕاستی بوو سەبارەت ئەو کاک جەنابی سەرۆکانی دەستخۆشی دەکەین حەز دەکەین یعنی چارەسەرکردنی کوردان بەڕاستی لەلایەن سیاسەتمەدەرانی عێراق بە حەز دەکەین زوبەترین کورد لە گەلێ شت زۆر بڕا. بەڵێ وەکو پێشمەرگە مستعد خۆیان بکەنە ڕەحوشیە یعنی خوێنی خۆیان بکەنە قورب. بەڵێ بەڵێ کای زیاد گەرە شەبەکی لای کای زیاد تەوانیە سپاس بۆ سەرنجی بەرزیان ڕێبین لە کەرکووکەوە کاک ڕێبین فەرموو. چۆنی بەڕێزم؟ زۆر سپاس. ڕاوشی مەیدانی کەرکووک پێشەوە سەرنجی خۆتان بەڵێ پێمان باشە ڕاوشی مەیدانی کەرکووک و دەوروبەری کەرکووک ئێستا چوونە؟ وەڵای ئێستا وەضعەکە لە بارانیە لە کەرکووکە زۆر کەسەیە لەو کەسانێک بەڕاستی هەنێک بە دوای سەرۆت و شتەوە ماڵ و شت خوا کۆ کردێتەوە بە تەمای ڕاکردن هەندێکیان. بەڕێزم من ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم من پێشتر لە سوپای شانزەی عێراقیە بوومە ترەوە بوو لە ڕەمەزانە ئێمە تەوریدی 350 نەفەرێ وازمان لێنا لە فەوجیەکی لیوای شانزەی سلێمانی بین ئەو کاتە لای بەرپرسانی یەکێتی نیشتمانی کوردستان چوونە فەرماندەی گشتین وێنە من ماچوو قسەما کرد لەگەڵانە ئەوان هیچ شتێکیان ئەبوایە ئەو کاتە بینی ئەم شتیان بکردایە کە چی هۆ کارێکەکەی ئێمە 150 نەفەر لە جێشی عێراقی ئاوازێنین. بەڵێ ئێمە ئێستش ئەو کەسانی وەرنەگیراینەتەوە لە هیچ شوێنێکەوە هەمومان لە ماڵەوەین و هیچ تا ئێستا هیچ هەڵوێستیان نەبووە بۆ ئێمە وەکو یەک ئامادەین ئێمە کەسانێکی بازموونی شەڕی جێژی عێراقمان بینیوە و بەغای دیانە و عوزێم و ئامەڕا و هەموو شوێنەکانمان بینیوە بەڕاستی شەڕ ئێمە ئازمونمانەیە لە شێوەی شەڕکردنی
سوپای عێراقیە لەم کاتیاوە پێویستیان بێمێ ئەوە هەڵویستێکیانە بە ئێمە کۆکەنەوە ئێمە ئامادەی خۆبەخشانش بچینەوە پاڵیان ئەگەر معاشیش و موچەشمان بۆ سەرف نەکردین بەڵێ کاکە ڕێبینەکرد زۆر بە کورتی تۆ کە لە ناو ئەرتشی عێراق بوو ئێستا جیاوازی هێز هاوسەنگی هێز لە بینی بەڕای تۆک و سەربازێکی ئەرتشی عێراق لە نێوان ئەرتشی عێراق و هێزی پێشمەرگە چوون نەبینی والله بەڕێزم ئێمە ئێستا ئێمەش خراوەتە سەر ئۆپراسیۆنەکانی جیجلە بەڕاستی هەندێک کوردمان لێماوە ئەوانش ناچارە بنوازێنن چونکە من خۆم برایەکم پێشمەرگە بوو ئەگەر ئێستا بناماتەوەدا ڕوبەڕووی براکەم شەڕم بکردا لە حەمرین ئێستاش ئەو کەسانی کە لێمانەتەوە بە ئامر لیواتەشمانەوە کە عەمید بەختیارە ئەبێ ئەویش واز بێنێ چونکە ئەویش ڕێتە شێر عەبدولئەمین زەیدی مەجبورە بیلانەکان و شتەکان ئەو تەبلیغ بەڵێ کاگرێبین بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ دیارە پرسی من جواب نەدایەوە بەرحال سپاس جەلال سۆرانەوە فەرموو دوا پەیوەندی تەبان کای جەلال فەرموو بەرێ بەڕێز سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسەلام ئەکەر بە کورتی باشی بە قوربان سەرچاوم هیوادارم هەموو مەسئولەکان بە خۆیان دابچنەوە هیوادارم هەردوو سەرکردەکانیش چاو بە پێشمەرگەدا بخشێنەوە لەبەر موچەی پێشمەرگە بەڕاستی گەلێکمە لۆ پێشمەرگەکان یعنی هیچیان لەدەست نایە بەڵام لۆ مەسئولەکان ئەوەی لەدەستیان بێ دەکەن بەڵێ کای جەلال هیوادارین سەرنجی تۆ بۆ بەرپرسەکان گەیشت بێ سپاس پەیوەندیکەت بەڕێزان لە کوبوونەوەی ئەمڕۆ تاڵەبانی بارزانیدا هەردوو لا ئاماژیان بەوەی کردوایە کە کورد بەغدا بوون و ریمالێکی بەجێ نایڵێت ئەمژێ هیوادارین کوواف سەرنجێنجادا کوردستانی بە گشتی بۆ بەرپرسێن هەرێما کوردستانی لە هەموو ئاراستان گەیشت بێ ئەو هیوادارین بەرسەڤاوانژی هەبێ هەیە سبەهی دێتەورێکی گەرمتردا لە دوور بوویەر و پێشهات و ڕۆژەڤە کوردستانی دەڤەری ئەم خزمەتەوەدا بین هەر شاد و بەختەوەر بنێڤار باش